سەیری کە نازیزانی من ئەم پیاوە چاکانە ئەم پیاوە مسلمانانە ئەم خوشکە بە ڕێزانەوە مافرەتە نمونەیانە یەکێکی تر هەبوو عابیدەیەکی تر ناوی زەجلە بوو خاوەنی عیبادەت خواناسێک ڕۆژوگر خاوەن قیام اللەیل هاتن پیان و دوتیان کەمێ ڕەحم بە خۆت کە شەوێک بخەوە ئەی فەرموو ئاخر ڕێگاکەمان دوورە ئەو زەمانەی کە کاتی ڕاکشان و خەوتنمان دێ هەڵناسینەوە جارێکی تر بۆ دوورکان نوێژی تری ئیسافی بیکەین ئێستا توانای دوورکاتەکەمان هەیە بۆچی بەجێ بێڵین و زەمەنەکەمان لێ بڕ ئەم ئافرەتە بەڕێزە لەو شوێنەی کە عیبادەتی ئەکرد هەم فەرزەکانیشی هەموو لەوێ ئەکرد و قیام اللەیلیشی لەوێ ئەکردەوە کە ئەهاتە دەرەوە هانوت بۆ کوێ ئەی فەرموو ئەڕۆم جلوبەرجی مجاهیدەکانە شۆم جلوبەرجی ئەو کەسانەی کە هاتبوونەوە لە غەزا لە پێ جلوبەرگەکانی کۆکردنەوە ئەیبردنە کەناری دەریاوەی شت ئێستاژ ئافرەتی ئێمە ئافرەتی محەجەبەی مسلمان زمانی درێژ کردووە بەرامبەر بەو برام مجاهیدە عەزیزانەی بەرامبەر بە ئەمریکا وەستاونەتەوە بە ناوی تیرۆریست و ئێڕابی و توندڕە و تونند و تیژ ناویان نەبا لە جیاتیەوەی پارەیە کۆکاتەوە بۆ خێزانەکانیان لە جیاتیەوەی کرێخانەکانیان بۆ بدا ئەگەر ئەمەش ناکا بەرامبەریان بۆچی زمانی لەوە ناگرێ ئەگەر ئەمەش ناکا بۆیان بۆچی زمانی خۆی ناگرێ خۆی گوناحبارەکە لەسەر ئەمە ئەو عەزیزانەی کە لە بەرخاتری خوای پەروەردگار لە سەنگەری جیهادان لە سەنگەری شەرەف و کەرامەتان ئەمە نمونەی ئەو ئافرەتە مسلمانانن کە پێویستە ئێمە اقتیداءیان پێ بکەین ئەمە ئەو نمونانن کە خوای پەروەردگارەی فەرموو دوعای هەمویان گیرا ئەکەم کاری هەمویان قبوڵەکەم کاری هیچیان نافەوتێنم کردەوە هیچیان بەزایە نادەم نێرینە بنیان مێینە ئەمانە هەمویان لە یەکن ئەوانەی هیجرەتیان کردووە ئەوانەی وڵاتی خۆیان بەجێهێشتووە و غوربەتەکەیان تەحمل کردووە ئەوانەی لە پێناوی منە ئازار و ناڕەحەتی و سزایان چێشتووە ئەوانەی لە پێناوی منە جەنگیان کردووە و کوژراون من هەموو گوناحەکانیان ئەسڕمەوە ئەیان خەمە ئەو بەهەشتانەوە کە جۆبار لە شێریانەوە تێپەڕێ ئەوە هەمووی پاداشتی لای خوای پەروەردگارە و خوای گەورەش پاداشتی لەوەی زۆرتر لایە بەگوێی دڵگوێ بگرە کە خوای گەورە ئەفەرمێ فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله لهو حسن الثواب فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلن جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله
والله عنده حسن الثواب خوای پەروەردگار ئەوانە پاداش دەدات نێرینە و مێینەیان هەموویان چۆن بۆ خوا سوڵح بوو چۆن هەر یەکێک لەمانە ئەبینی بەو شێوەیە ئەم دینەی وا گرتە بوو ئەم خواناسەی وا گرتە بوو لە دڵ و دەرونیا بوو لە هەموو هەست و هۆشیا بوو ئیمان لە دڵی چەسپی بوو ڕێی خواناسانی گرتە بوو هەموو سات و کاتێکی بۆ خوای پەروەردگار تەرخان کردم شەوانیان لێ هات هەمویان ئەدوت پورەی هەنگە هەمویان کەوتونەتە عیبادەت و پاڕانەوە و قورئان خوێندن و گریان و واوەیلا هەمویان کەوتونەتە پاڕانەوە و دوعاکردن و نزاکردن لەبەر خوای پەروەردگارە پاڕێن